سڵاو و ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوە یازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ یەکشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کوردانی تاراوگا لە بەردەم سەفارەتخانەکانی کۆماری ئیسلامی، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان، کەمی ئیمکاناتی پەروەردە لە پارێزگای کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە پڕۆژەکانی پارسی جنوبی، کوژران و برینداربوونی دوو خوێندکاری زانکۆی بروجێرد بە تەقەیەزەکانی ڕژیم، کوژرانی 5 فەرماندەی سوپای پاسەران لە هێرشی ئیسرائیل بۆ سەر سووریا، و کۆبوونەوەی ئێرانیانی دەرەوەی وڵات دژ بە ئیعدام. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی کوردانی تاراوگا لە بەردەم سەفارەتخانەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی شەمەسی بەفرانبار کوردانی دانیشتووی ئەوروپا و ئەمریکا بەپێی بانگەوازێکە لە ڕۆژانی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکرابەوە بە مەبەستی دانەکردنی ئەرەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەولێر لە بەردەم سەفارەتخانەکانی ڕژیم کۆبوونەوە. بەپێی ئەو وێنە ویدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کوردانی دانیشتووی شارەکانی کۆپێنهاگنی دانمارک، ئامستردامی هۆلەند، ئۆسلۆی نۆروێژ و دوستلدۆرڤی ئاڵمان دژ بە ئێرشەکانی ئەم دوایانەی کۆماری ئیسلامی بۆ سەر هەولێر کە بووە هۆی گیان لە دەستدانی 5 کەس و برینداربوونی چەند کەسی دیکە لە بەردەم باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامی خۆپێشاندانیان کردووە. بەشداربووان بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی و کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاست ئەو پێشێلکاریانە بوون. چالاکی شاخەوانانی کوردستان بۆ ڕێزگرتن لە یادی شاخەوانانی یانبەختکردووی نەغەدا. ڕۆژی هەینی 29 بەفرانبار گروپە شاخەوانیەکانی بەڵقەی سیتیکاپ، هەتاوی سەقز، داڵاهۆی بۆکان، هێلانەداڵی مەریوان، سوورکێوی بانە و قەندیلی ڕەوانسەر بە مەبەستی ڕێزگرتن لە یادی شاخەوانانی گیانبەختکردووی نەغەدا بەسەر چیاکانی دەوروبەری ئەو شارانە سەرکەوت. بەپێی راپۆرتەکان، گروپی شاخەوانی بەڵقەی سیتیکاپ بەسەر کێوێکی ناوچەکە بە هەمان ناو هەڵکشان و لە شاری سەقز ئەندامانی گروپی شاخەوانی هەتاوە بۆ لوتکەی شاخی مەلا محەممەد لە ڕێگای گوندی قەیلەسوون بۆ گوندی تاوەقڕان بە مەبەستی بەرزڕاگرتنی یادی شاخەوانانی گیانبەختکردووی گروپی کاویانی نەغەدا سەرکەوت. هەروەها گروپی شاخەوانانی هێلانەداڵی مەریوان بەسەر چیای سوڵتان ئەحمەد، گروپی شاخەوانانی سوورکێوی بانە بەسەر چیای زاخە و گروپی شاخەوانی قەندیلی ڕوانسەر بە چیاکانی دەوروبەری ئەو شارە هەڵکشان و ڕێزیان لە یادی سێ شاخەوانی گیانبەختکردووی گروپی کاویانی نەغەدا کە ڕۆژی هەینی 22 بەفرانبار بەهۆی ڕۆنووی بەفر گیانیان لەدەستدا بوو هەڵکشان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. شەوی پێنجشەممە 28 بەفرانبار هاوڵاتیەکی دیکەی خەڵکی بۆکان بە ناوی هەژار ئەحمەدی لەلایەن هێزانیەکانەوە لە گوندی ناچیت دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان، هێزەکانی حکوومەت بە بێ بەڵگەی قەزایی هەڵیان کوتاوەتە سەر ماڵی هەژار ئەحمەدی لە گوندی ناچیت و وێڕای پشکنینی ماڵی ئەو هاوڵاتیە ناوبراویان دەست بەسەر و دەستیان بەسەر مۆبایلی هاوژین و کچەکەیدا گرتووە. شایانی باسەکە هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیریانی ئەو شارۆمەندە ڕوون نییە. کەمی ئیمکاناتی پەروەردە لە پارێزگای کوردستان. بەوتەی بەرپرسانی ئامۆزش و پەروەرشی پارێزگای کوردستان، وێڕای کەمی مەدرسە لەگەڵ کێشەی قوتابخانەی نائەمدا بەڕێوەی ڕوون و دەیان مەدرسە پێویستیان بە نوێژنکردنەوە هەیە. بە پێی زانیاریەکان، لە 31 ناوچەی پارێزگای کوردستان کە مەسکەنی مێر ساز کراوە، پێویستیان بە 31 قوتابخانەی 12 کلاسە هەیە، بەڵام ئامۆزش و پەروەرش بودجەی نییە. بودجەی نوێژنکردنەوەی ئەم ساڵی ئامۆزش و پەروەرشی ئۆستان لە 1 ملیارد و 200 ملیۆن ڕیاڵ بۆ 2 ملیارد و 220 ملیۆن ڕیاڵ بەرز بووەتەوە، بەڵام هێشتا وەڵام دەرەوە نییە، چونکە نرخی کەلوپەلی نوێژنکردنەوە و هەق دەستی کرێکار و ئەندازیار چۆتە سەرەوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە پڕۆژەکانی پارسی جنوبی. ڕۆژی شەمە 30 بەفرانباری 1402 هەتاوی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەکانی یەکەم، سێهەم، پێنجەم، شەشەم، حەوتەم، هەشتەم، نۆهەم، دەیەم و دوازدەهەمی پارسی جنوبی لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە.
کرێکارانی شاغڵە پرۆژەکانی پارسی جنوبی خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان وەلانانی پەیمانکار دابینکردنی نەوتکارت و بۆنی کرێکاری بەکردەوە دەراتنی بڕیاری مرەخەسی دوو بە دوویی بۆ کرێکارانی پشتیوانی دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی گۆڕانی دۆخی پیشەیی دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی کارامە بوون. کرێکارانی بەشدار لەو چالاکیەدا ڕایانگەیاندووە کە تا گەیشتن بە داخوازیەکانیان درێژە بە کۆبوونەوەدەن. سێهەمین کۆبوونەوەی کرێکارانی قەراردادی ناوچە عەمەڵیاتیەکانی باشوور ڕۆژی سێشەممە سی بەفرامبار کرێکارانی شاغڵە ناوچە عەمەڵیاتیەکانی باشووری ئێران بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی بەشدار لەو کۆنبوونەوە خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، گۆڕانی دۆخی پیشەیی، گۆڕانی قەرارداد، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمە، هەروەها بەکردەوە دەراتنی بەخشنامەکانی ساڵی 1400 هەتایی بوون. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە سیمنان لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەندی خەڵکی سمنان بە بیانووی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر کراون. بە وتەی سەرۆکی پۆلیسی فەتای سمنان دوو چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تۆمەتی بێڕەزی بە بەرپرسانی حکوومەت و بێڕەزی بە مەراسمی قاسم سولەیمانی دەست بەسەر و ڕادەستی ناوەندە قەزاییەکان کراون. بەپەی دوای نامارەکان پاش تەقینەوەکانی کرمان بەلانی کەم 76 شارۆمەند لە شارەکانی ئێران بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندا و بێڕێزی بە بەرپرسانی حکوومەت دەست بەسەر کراون. کوژران و برینداربوونی دوو خوێندکاری زانکۆی بروجێرد بە تەقەیە هێزەکانی ڕژیم. شەوی هەینی 29 بەفرامبار هێزەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلی دوو خوێندکاری زانکۆی بروجێردیان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئاکامی و هێرشەدا. خوێندکارێکی کەس بە ناوی ئەمیرپور گیانی لەدەستداوە و خوێندکارێکی کۆڕ بە سەختی بریندار بووە. بە پەیزانیارەکان هێزە ئینتیزامیەکانی بروجێرد سەرەتا باتۆمیان کێشاوە بە ئۆتۆمبیلی و دوو خوێندکارەوە و کاتێک سەرنشینانی ئۆتۆمبیلەکە هەڵهاتوون ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئەنجامی ئەو هێرشەدا خوێندکارێکی کەس بە ناوی ئەلف ئەمیرپور گیانی لەدەستداوە و خوێندکارێکی کوڕ بە ناوی میم جەلالیفەر بە سەختی بریندار بووە. جێگەی ئاماژەیە کە بریندارەکە باری تەندروستی ناجێگیرە و لە بەشی تایبەتی نەخۆشخانەی بروجێرد خەوێنراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر خوێندکارێکی زانکۆی هەمەدان. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران خوێندکارێکی زانکۆی ئازادی هەمەدان بە ناوی شەهاب بەیات لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 6 مانگ زیندان مەحکوم کراوە. بە پێی زانیاریەکان شەهاب بەیات پێشتر لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆبەتی تەبلیغ دژی نظام بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. لە ڕۆژانی ڕابردوو حکمی زیندانی و ئەو بەندکراوە لەلایەن دادگای پێداچوونەوە پژڕاست کراوەتەوە. بەیانیەی بنەماڵی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی بۆ ڕاگررتنی سزای ئەعدام. بنەماڵی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی ڕۆژی شەممە سی بەفرامبار لە بەیاننامەیەکدا خوازیاری ڕاگررتنی سزای ئەعدامی 12 بەندکراوی سیاسی و بیرمەند بوو. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ژمارەیەکی زۆر لە لاوانی ئێرانی مەترسی لە سێدارەدانیان لەسەرە. کۆماری ئیسلامی لە دادگایەکی فەرمایشی و لە ڕێگەی سناریۆسازی بەبێ هەبوونی پارێزەر بڕیاری لە سێدارەدانی وەفا ئازەربار، محسن مەزلوم، محەممەد فەرامەرزی، پێژمان فاتحی، ڕەزا ڕەسایی، مجاهد کورکور، کامران شێخە، خسرە و بەشارەت و فەرهاد سەلیمی داوە. بنەماڵی و بەندکراوانە لە ڕۆژانی ڕابردوودا بە مەبەستی ڕێگری لە بەڕێوەچوونی حکمی ئەعدامی ڕۆڵەکانیان لە بەردەم زیندانی ئەڤیندا کۆبوونەوەیان بەڕێوەبرد. ئەنجومەنی بنەماڵی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی سەپاندنی سزای ئەعدام بەسەر بەندکراوانی سیاسی و بیرمەند بە توندی شەرمەزار دەکات و داوە لە ئێرانیانی سەراسەری جیهان دەکات پشتیوانی بنەماڵی و بەندکراوانە بن. کوژرانی 5 فەرماندەی سوپای پاسداران لە هێرشی ئیسرائیل بۆ سەر سووریا. ڕۆژی شەممە سی بەفرامبار ئەرتەشی ئیسرائیل شوێنی کۆبوونەوەی فەرماندەکانی سوپای پاسداران، حیزبوڵڵا و حەماسی لە گەڕەکی زەینەبیەی دێمەشق کردە ئامانج و بەهۆیەوە 10 کەس کوژران و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لەو هێرشەدا 10 کەس کوژراون کە پێنجیان فەرماندەی سوپای قودس بە ناوەکانی حوجەت ئومیدوار، عەلیا قازادە، حسێن محەممەدی، سەعید کەریمی،
محەممەد ئەمین سەمەدی بوون و 6 کەسەکەی دیکە فەرماندەکانی حەزبۆڵڵا و حەماس بوون. جێگای ئاماژەیە کە لەو ێرشەدا چەند کەسی دیکەش بریندار بوون کە ناسناویان دیار نییە. هەروەها دوو فەرماندەی حەماس لە نێو ئۆتۆمۆبیلێکدا لە باشووری لوبنان کراونە تامەند و هەردووکیان کوژراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی دەرەوەی وڵات دژ بە ئیعدام. ڕۆژی شەمەسی بە فرامباری 1402 تاوی ئێرانیانی دانیشتووی وڵاتانی سوێد، هۆلەند، ئەمریکا، کانادا، ئاڵمان و ئۆسترالیا دژ بە شەپۆلی ئیعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان کارزارێک لەژێر ناوی ڕاگررتنی حکمی ئیعدام لە وڵاتانی جیهان دەستی پێکردووە و ئێرانیانی دەرەوەی وڵات بڕیارە لە ڕۆژانی 13 بۆ 20 ژانڤیەی 2024 زاینی تێدا بەشدار بن. ڕۆژی شەمە ئێرانیان لە وڵاتی کانادا، ئەمریکا، ئوسترالیا، ئاڵمان، هۆلەند و سوێد بە بەدەستەوەگرتنی پلاکارد، خوێندنی سروودی شۆڕژگێڕانە، بەرزکردنەوەی دروشم و وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی، خوازیاری زیادکردنی گوشاری کۆمەڵگای جیهانی بۆ سەر ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و ڕاگررتنی سزای ئیعدام. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.